ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. ناڕزایەتی خەڵکی کوردستان لە ئاز بڕینی بەردەوامی کارەبا. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شارۆچکەی سیروانی سەر بە پارێزگای ئیلام. سووتانی دەیان هێکتار لە دارستانەکانی جوانڕۆ. گەمارۆدانی کەمپی مەخمور لەلایەن ئەرتەشی عێراق. ئەگەری بڕینی یارمەتی هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان لەلایەن ئەمریکا. کۆبنەوەی پەرستاران و کادری دەرمان لە کۆنارەک. خۆپیشاندانی خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە بەردەم وەزارەتی جیهادی کشاوەرزی. و گیان بەختکردنی 20 فەڵەستینی بە هۆی وەرگەڕانی کامیۆنی یارمەتی لە غەزە. ناڕزایەتی خەڵکی کوردستان لە ئاز بڕینی بەردەوامی کارەبا. بە وتەی هاونیشتمانیان بڕینی بەردەوامی کارەبا تەندروستی بنەماڵەکانیانی خستوەتە مەترسیەوە و نەوەستانی ڤۆڵتاژی بەرق کەلوپەلەکانی نێو ماڵەکانیانی سووتاندووە. بە پێی بڕیاری دەوڵەت ڕۆژانە 4 سەعات کارەبا قەتع دەکرێت، بەڵام هاوڵاتیان دەڵێن لە 24 سەعاتدا 2 جار هەر جارەش 3 سەعات کارەبا دەڕوات. ناکارەمەی بەرپرسانی حکوومەت بەشەکانی سەنعات بازار و ژیانی خەڵکی لە 20 ئوستان تێکداوە و چالەکانی بواری بەهداشت و دەرمان سەبارەت بە دابین نەکردنی بەرق بۆ ناوەندە دەرمانیەکان هۆشداریان بە دەوڵەت داوە. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شارۆچکەی سیروانی سەر بە پارێزگای ئیلام. لە ڕۆژانی ڕابردوودا شارۆمەندێکی خەڵکی شارۆچکەی سیروانی سەر بە پارێزگای ئیلام بە ناوی میلاد فەریدی نەسەب لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە ئەمنیەتیەکانی ئیلام بەبێ بەڵگەی قەزایی ئێرشیان کردوێتە سەر ماڵی میلاد فەریدی نەسەب و وێڕای پشکنینی کەلوپەلەکانی دەستیان بەسەر مۆبایلەکەشی داگرتووە. ناوبراو پاش چەند ڕۆژ لێپرسینەوە لە گرتوخانەی دارەی تڵاعات بۆ زیندانی ئیلام گوازراوەتەوە و دادستانی ئەو شارە لەگەڵ ئازادکردنی بە بارمتە دژایەتی کردووە. سووتانی دەیان هێکتار لە دارستانەکانی جوانڕۆ. ڕۆژی چوارشەمە 15 گەلاوێژ ئاگر لە دارستانەکانی چیای ئەڵڵاهو ئەکبەر لە جوانڕۆ کەوتەوە و زیانێکی زۆر بە ژینگەی و ناوچەیە گەیشت. بە پەیزانیارەکان دارستانەکانی کێوی ئەڵڵاهو ئەکبەری جوانڕۆ لەلایەن ناحەزانەوە بانقەز ئاگردراوە و ژینگە دۆستانی ئەو شارە سەرقاڵی دامرکانەوەی ئاگرەکەن. بە وتەی چالاکانی مەدەنی جوانڕۆ شنەی با بووەتە هۆی تەشەنەکردنی ئاگرەکە و دوای داوای یارمەتی لە خەڵکی شارەکانی دەوروبەریش کراوە. بەڕێوەچوونی یەکەمین کۆبوونەوەی پەرلەمانی تورکیا لە سەربابەتی کورد. ڕۆژی سێشەمە 14 گەلاوێژ یەکەمین کۆبوونەوەی پەرلەمانی تورکیا سەبارەت بە پرۆسەی ئاشتی و بابەتی کورد لە وڵاتە بەڕێوەچوو. کومیتەیەک بە مەبەستی بەدواداچوون بۆ ئەو بابەتە پێکهێنرا. بە پەیزانیاریەکان ئەندامانی ئەو کومیتەیە بە زۆرترین دەنگ گەڵاڵەیەکی 12 بەڕگەییان بۆ چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆسەکە پەسەند کردووە. بە وتەی چالاکانی سیاسی باکووری کوردستانیش دووهەمین کۆبوونەوەی ئەو کومیتەیە بڕیارە کاتژمێر 11:30 خولەکی ڕۆژی هەینی حەڤەی گەلاوێژ بەڕێوە بچێت و ئەو کەسانەی نەیانتوانیوە لە کۆبوونەوەی یەکەمدا ڕای خۆیان ناشکرا بکەن باز لە بیر و بۆچوونی خۆیان دەکەن. گەمارۆدانی کەمپی مەخمور لەلایەن ئەرتەشی عێراقەوە. ڕۆژی چوارشەمە 15 گەلاوێژ ئەرتەشی عێراق کەمپی یاوەرەکانی مەخموری گەمارۆدا و هەموو هاتوچۆکانیشی سنووردار کرد. بە وتەی چالاکانی سیاسی هەرێمی کوردستان گەمارۆی عێراق لەسەر کەمپی پەنابەرانی مەخمور گەیشتۆتە قۆناغێکی مەترسیدار. خەڵکی کەمپەکە بەبێ ڕەزامەندی ئەرتەشی عێراق ناتوانن پێداویستی بکڕن. نەخۆشەکان بەبێ ئاگاداری ئەرتەشیە وڵاتە ناتوانن تەنانەت سەردانی نەخۆشخانە بکەن. هەروەها کرێکاران دەست بەسەر دەکرێن و کاسبکاران ناتوانن کەلوپەل ببەنە ناو کەمپەکەوە. ئەرتەشی عێراق دەیەوێت کەمپەکە چۆڵ بکرێت. دانیشتوانی کەمپەکەش ناڕازین و دەیانەوێت چارەسەرێک بدۆزرێتەوە. خەڵکی نێو کەمپی مەخمور ڕایان گەیاندووە کە تا کۆتایی شکۆ و کەرامەتیان دەپارێزن و سەر بۆ هیچ کەسێک دانانەوێنن.
ئەگەری بڕینی یارمەتی هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان لەلایەن ئەمریکاوە بە پێی بڕیاری مەجلیسی سێنای ئەمریکا ئەو وڵاتە هەموو یارمەتیەکانی هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان تا ساڵی 2027 زاینی دەبڕێت. کۆمیتەی متمانەیی سێنای ئەمریکا لە کۆی گشتی 357 ملیۆن دلار یارمەتی کە بۆ پڕچەکردن و پەروەردەی هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستان و دژە تیرۆری عێراق و هێزەکانی سووریای دیموکراتیک دیاری کردووە تەنیا لەگەڵ 342 ملیۆن دلاری ڕەزامەندی نیشانداوە، واتە 15 ملیۆن دلار لە کۆی گشتی یارمەتیەکان کەم کراوەتەوە. لەو بڕەپارەیەش 130 ملیۆن دلار بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک دیاری کراوە. ماڵپەڕی ئەلمانیتۆ ڕایگەاندووە بە ئەگەری زۆرەوە دەوڵەتی ئەمریکا تا ساڵی 2027 زاینی هەموو یارمەتیەکانی تەرخانکراو بۆ هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان دەبڕێت. شایانی باسیشەکە پێشتر دەوڵەتی ئەمریکا هۆشداری بە هەرێمی کوردستان دابوو کە ئەگەر هەموو چەکدارە حیزبیەکان نەخەنە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە یارمەتیەکان قەتع دەکرێت. کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە کۆنارەک. ڕۆژی چوارشەمە پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی شارستانی کۆنارەک لە پارێزگای سیستان و بەلوچستان لە ئاز دۆخی سەختی پیشەی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بەشداربوانی ئەو کۆبوونەوە بە وتنەوەی دروشم لە بەردەم زانکۆی زانیاری پزیشکیدا کۆبوونەوە و خوازیاری پەرداختی دەمانگ داخوازی دواخراو بوون. پەرستارانی ناڕازی ڕایانگەیان لە ژێر گوشاری کاریدا بە حەقدەستێکی کەم کاریان کردووە، بەڵام ئەم حەقدەستە کەمەش لەلایەن بەرپرسانی حکوومەتەوە پەرداخ نەکراوە و ئەو چینە زەحمەتکێشە لە دۆخێکی سەختدا دەشین. مانگرتنی خوازیارانی مەسکەنی میلی لە پەردیس. خوازیارانی مەسکەنی میلی شارۆچکەی پەردیس ڕۆژی چوارشەمە 15 گەلاوێژ بە هەڵدانی خێوەت لە بەردەم ڕێکخراوی مەسکەن و شارسازی خوازیاری ڕادەستکردنی خانووەکانیان بوون. ناڕازیانی مانگرتوو ڕایانگەن دەوڵەت پارەیەکی زۆری لێوەرگرتوون، بەڵام چەند ساڵ بەسەر وادەی ڕادەستکردنی خانووەکان تێپەڕیوە و هێشتا هیچ شوقەیەک ئامادە نەکراوە. گرانی کرێخانوو و گوشاری بۆ سەر کرێچیەکان هاوردووە و ناچارن لە خێوەت دابژین. کۆبوونەوەی خەڵکی زابۆل لە بەردەمی دارەی بەرق. کۆمەڵێک لە دانیشتوانی شاری زابۆل ڕۆژی چوارشەمە لە بەردەمی دارەی بەرق کۆبوونەوە و ناڕەزایەتی خۆیان لە ئاز نەبوونی خزمەتگوزاری نیشاندا. بە وتەی ناڕازیان لە گەرمای پەنجا پلەییدا بەرپرسانی ڕژێم کارەبایی خەڵک دەبڕن بەبێ ئەوەی بیر لە تەندروستی ژنان، منداڵان و بە ساڵەچوانیش بکەنەوە. ناکارەمەی بەرپرسانی حکوومەت ژیانی بۆ سەخت کردوون و کاتێک بەرق دێتەوە ئاو دەڕوات و ئامێرەکانی ساردکەرەوەش بەبێ ئاو کار ناکەن. خۆپیشاندانی خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە بەردەم وەزارەتی جیهادی کەشاوەرزی. ڕۆژی چوارشەمە خاوەن کێڵگە پەلەوەریەکانی ئێران لە بەردەم وەزارەتی جیهادی کەشاوەرزیدا کۆبوونەوە و خوازیاری دەست لە کارکێشانەوەی وەزیر بوون. بە پێو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە. کۆمەڵێک لە نوێنەرانی سنفی کێڵگە پەلەوەریەکان بە وتنەوەی دروشمی چوونەتە نێو ساختمانی جیهادی کەشاوەرزی و لەگەڵ بەڕێوەبەرانی ئەو وەزارەتخانەیەش بە شەڕ هاتوون. ناڕازیان خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان و دابینکردنی ئاو و کارەبای 24 کاتژمێری. هۆشداریشیان داوە کە ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت بە کۆمەڵ مان دەکرێت. گیانبەختکردنی دوو کرێکاری ئەفغانستانی لە کارگەی چێوی عەلیابادی قاجار. بەیانی چوارشەمە 15 گەلاوێژ ئاگل لە کارگەی چێوی ناوچەی عەلیابادی قاجار کەوتەوە و بەو هۆیەوە دوو کرێکاری ئەفغانستانی گیانیان لەدەستدا. بە پێڕاپۆرتەکان سولەیەکی 500 مەتری پڕ لە دروستکراوی چێوی کارتۆن ئاگری گرتووە و دوو کرێکاری ئەفغانستانیش کە ناسناویان ئاشکرا نەکراوە بەهۆی هەناسە تەنگی و سووتانی جەستەوە گیانیان بەخت کردووە. دەست بەسەرکردنی 4 شارومەند لە بەلوچستان و خوزستان. لە ڕۆژانی ڕابردوودا 4 شارومەند لە بەلوچستان و خوزستان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی راپۆرتەکان دوو هەوڵاتی بەلوچ بە ناوەکانی عەلی ئەربابی تەمەن 23 ساڵ و محەممەد ئەربابی تەمەن 30 ساڵ لەلایەن ئیتلاعاتی سپای پاسدارانەوە لە سێڕیانی قەسەرقەند بۆ نیکشار دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. هەروەها
لە شارەکانی هەوازوەندی مەشک دوو چالاکی مەدەنی بەناوەکانی عەلی سامری سوعەیبەری و ڕۆحەڵڵا کەرکی لەلایەن هێزە ئەمنیەتیەکان و ڕفێنراون و بە دوواداچوونی بنەماڵەکانیان تا بە ئەمڕۆ بەیەکان ماوەتەوە. مانگرتن لە خواردنی هەمزە دەروێژ لە زندانی لاکانی ڕەشت. ماوەی 3 ڕۆژە هەمزە دەروێژ بەندکراوی سیاسی عەقیدەتی ڕاگیراو لە زندانی لاکانی ڕەشت دژ بە هەڵسوکەوتی مامورانی حکومەت مانی لە خواردن گرتووە و گیانی لە مەترسیدا. هەمزە دەروێش لە فایلێکی دەنگیدا ڕایگەیاندووە کە ماوەی 5 ساڵە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژێمەوە شکەنجە و ئازار دەدرێت و پاش گواستنەوەی بۆ زندانی لاکانی ڕەشت چارەنووسی بەناڕوونی ماوەتەوە. ناوبراو هەروەها وتوشێتی بەهۆی جیاوازی بیر و باوەڕی لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە بێڕێزی پێدەکرێت و هێزە ئەمنیەتیەکان بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان هەن دەدەن بۆ ئەوەی ئازاری بدەن. وەڵا بینەران دوایین هەواڵیشمان هەواڵێکە سەبارەت بە گیان بەختکردنی 20 فەڵەستینی بەهۆی وەرگێڕانی کامیۆنی یارمەتی لە غەزە. ڕۆژی چوارشەمە 15 گەلاوێژ 20 فەڵەستینی لە کاتی وەرگرتنی یارمەتی مرۆیی بەهۆی وەرگەڕانی کامیۆنی هەڵگری یارمەتی مرۆییەکان لە غەزە گیانیان بەخت کرد. بە وتەی بەرپرسانی بێهداشت و دەرمانی غەزە دەوروبەری کامیۆنەکانی هەڵگری یارمەتی مرۆیی زۆر قەرەباڵغ بووە و شۆفێرەکەی نەیتوانیوە کۆنتڕۆڵی بکات و بۆیە وەرگەڕاوە. لە ئاکامی ئەو ڕووداوەدا 20 فەڵەستینی گیانیان لەدەستداوە و چەندین کەسیش بریندار بوون. هەروەها ڕێژەی گیان بەخت کردوان بەهۆی برسێتی لە کەرتی غەزە گەیشتووەتە 193 کەس کە 96 کەسیان منداڵ بوون. بەڵێ بینەران گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.